کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا لە زۆربەی حکوومەتەکانی دنیادا گرنگی و بایەخێکی زۆر بە ئاسایشی خۆراک دەدرێت هەوڵ دەدەین ئەم جارە بزانین ئەو کاڵایانەی کە دێنە هەرێمی کوردستان کوالیتیان بە چ شێوەیەکە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینین زەیت، ڕون، برنج، فاسوولیا تەنانەت زۆربەی ئەو کاڵایانەی کە دێنە هەرێمی کوردستان شیری منداڵان دەگوترێت ماوە بەسەرچوون و ناوەڕۆکەکانیان وەکو قەپێلکی بەرهەمەکان نییە. بابزانین هۆکارەکانی بوونی کاڵایەکی زۆری ماوە بەسەرچوو لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ کاسبکاران چی دەڵێن؟ هاوڵاتیان و بەرپرسان لە حکوومەت بەرنامەیان چییە؟ تۆ تا ڕادەیەک ینی تەمەنێکت هەیە 20 ساڵ بەر لە ئێستا 30 ساڵ بەر لە ئێستا برنج تامی وەکو ئێستا بوو؟ ناوەڵا ئەو تامی خۆش برنجاران پێشتر دەیان بۆ برنجی نازانم چی عەمڕۆ بۆندار ئێستا ئەوە نەماوە؟ ناوەڵا نەماوە کوا ماوە؟ نەماوە ناوەڵا بە حکوومەتەنە چاودێری بکە ئینشاڵڵا ئەم ئینانە برنجانە چاکەکە قڕی باش بێنێ کە خەڵک سوود لێوەرگن توش نەخۆشی نەوێ هەم توش نەخۆشی هاتوونە این برنجە این ڕۆنە خەڵکێک تووشی نەخۆشی بوو خەڵکێکی زۆر توش نەخۆشی بوو باشە ئەگەر تۆ برنجێک بکڕی تەمەشای تاریخەکە دەکەی یان زۆر متمانەت بەوە نیە تاریخیش تەزویر دەکرێت تاریخ تەسویر دەکرێت تاریخیش تەزویر وات بەسەر هاتووە شتت کڕی وڵات شتم کڕیوە برنت ماوەسێک ئەسکەیتی بەخوا برنجە خەڕەکە ئەسکەیتی بەخوا برنجە خەڕەکە یانی تۆ دۆڵما ئەسپەی تێدا لە بازارش هەبوو لە بازارش هەبوو لە مۆڵەکانش بوو بەخوا مۆڵ تۆ یان فرۆشیاری یان کڕیاری لەبەر چ پارەیەکن لەبەر دەستە وەستیشە تۆ کڕیاری مریشک و گۆشت و ماسی و ئەو شتانە برنج و ئاوی تەمات هەموو شت هەرچی بە پەیوەندی بە خۆراکەوە هەبێ بەڵێ باشە ئەو خۆراکانی کە لە بازار هەیە بەڵێ خۆراکی باشن دڵنیایە ئەکسپایر نییە بە سوودە بەڵێ وەڵی ئەمە تەمەشای ئەکسپایری دەکەینەوە لەسەر ئەکسپایر دەیکڕین ئەوجا ئەگەر ئەکسپاری یان تەزویر بیان شتێک بی ئەوە ئەمە چی وهای لێ نازانی ناوەڵڵا نازانی ناوەڵڵا لە ناوەڕۆکی بابەتەکان نازانی باشە یان خراپ ناوەڵڵا باشە تۆ بکە بەردەوام شت دەکڕی پێم وایە خواردنێکی زۆرش دەکڕی هۆتێل و شتان معدەل لێرەینە باشە پێشتر هەموو برنجە نەبوو ئێستا یەکجار ئێستا 3000 نەوع برنج وەڵڵی وا بزانم بەڕێی من برنجەکانیش هەمووی یەکن بەس چیسەکانیان گۆڕایە باش هەندێک دەڵێن وەڵی برنج بیشاستەیە و برنجی ڕاستی نییە و هەندێک جار خەڵک دەڵێ وەڵی پشکنینم بۆی کردووە برنجەکە ڕاستی نییە نیشاستە کراوەتە برنج من نەمزانی شتیوە بەس وە دەلێن بە قسەوە دەلێن بەس نازان باوەڕ ناکەم برنجە و عالم ینی تۆ ئێستا پێ دوایە هەرچی ئەوەی دەفرۆشتێ عرض دەکرێت شتی باشە حکومەت چاودێری کردووە ئارێ وەڵڵا ئێوە وەکو دوکاندار هەندێک جار باز دەوە دەکرێت ئەو مندوبان ئەو شەریکانە برنجی باش دەینن ڕۆنی باش دەینن خواردنی باش دەینن دەڵێن ها بەڵام ئێوە لە مەخزەنەکانتان بە مانگ دەمینێتەوە پاشەوەی بەسەر دەچی ڕێک لایلۆنەک و تەبقەیەکی نوێ لێ دەدەن و دەیفرۆشنەوە خۆی لە ڕاستیدا ئەو قسەیە هەر ئەسل و ئەساسی نییە لە بۆی ڕقابە هەیە حکوومەت هەیە پشکنین دەکا لۆگۆیەکان تەمەشا دەکات تاریخەکان تەمەشا دەکات ئەو تاریخانی کە پێوێ هەموو لێزەریە یعنی فێڵ ناکرێت هیچ فێڵک ناکرێت زەحمەت بەس بەخۆی لە ئەوەی کە ئێستا زۆربەی برنجەکان لە ناو گوشەکان هەیە بوونی دێ لەوانەیە احتمالی هەیە من نارێم بوونی نایە دێ بەس بۆشتا ئەو شەریکانش زۆربەی کاتەکان دەرێ بدەن مشتری هەرگلێ یەکیان هەبوو کۆگاکان وەک پێویستن یان مشک و جرز پیاسەی نەناودەر بەخۆی لە هەموو جێیەکی ئەو شتار هەیە لە هەموو جێیەکی ئەو شتە هەیە بەس لەبەرەوەی دەرمان وشتان برێن ئێستا ئەسپی هەیە تێداتی جێ هەیە دەمینێتەوە گەرمە پێویستی بە کارەبای هەیە پێویستی بە سبرەتی هەیە پێویستی بە مبۆردەی هەیە بەڵام ئەوە دانراوە لە کۆگا بەخۆی لە زۆربەی کۆگایەکان هەیە هیچ جێیەک نییە برێ من مۆبەڕێدەم نییە سبرەتیشم نییە هیچ جێیەک نییە برێ نیتم باشە ئێوە کاڵایەک دەینن ئەم کا دوکاندارە
شتەکە لە ئێوە دەکڕێ نازانین لە چێ هاتووە و سەرچاوی چییە حکوومەت ڕێی پێداوە ئەوە دەڵێ گوناحم نییە من دەیفرۆشم و دەیکڕم بەڕاست ئێوە کە بەرهەمەکانتان دەینن سەدا سەد دڵنیان کە تەندروستە وڵای ئێمە کادەینین زۆری ماوادەکانمان لە تورکیا دێتن یانی کە داخلیش دەبێت هەم بە ڕێنمای حکوومەت داخل دەبێت هەتا ماوادەکە لە فاز دەرنەچنێتان داخلیش بکەین یعنی چ دەینن برنج وەکو مواد غەزای برنج و ڕون و شیر و ئەو شتانە دەین بڵێ هەموو شتێک بڵێ هەتا حکوومەت موافقەتێکە من ناتوانین داخلیش بکەین کە داخلیش دەکەن لە مەخزنەکانمان هەموو برێن مبەردەری بۆ پێیانی شوێنیان سادا کە دێتە لای دوکاندارەکانیش هەموو شتێک ناتوانین ناوبەڕاتدانی من بینیومە بیبسیە کە خراپترین شتە تەنانەت ئاویژی ئەکسپایر دەبی ئاوی خواردنەوە تەمەشا دەکەوێت لەسەر لۆریەک دەڕوا ڕۆژ لی دەدا لەبەر ڕۆژدا دەندرێ والله ئێستا مەسەر دوکاندار ناتوانین هەموو شت ناوبەڕاتدانی لەبەرەوەی مەسروفەکە لەسەوی زیاد دەبیتن بەڵام تۆ ناتوانین 100% بدەیت لەبەرەوەی ئێستا برنج بۆ نمونە برنج یعنی چیلۆ شەکرش بخۆ نەک چیلۆ برنجش بخۆ کورە کوێ والله ئەو هەیە یعنی ڕاست واقعیت بدێنم برنج خۆمانە باشترین شتە بڵێ تۆ قسێ کیلۆ شەکرێک بخۆ باشترە لە چیلۆ برنجێک بڵێ بۆ لەبەر لەبەرەوەی شەکرە شەکرە بڵێ چۆن لە شەکر دروست دەبێت بڵێ شەکر دروست دەبێت برنج لە شەکر دروست دەبێت برنج نەمزانە لە شەکری دروست بێ وڵڵاهی نەزانیە تۆ زانیتە لە شەکر نەخێر ئەوە چۆن دەڵێت ئەخ ئەمە دەزانین ناوی شەکەینە چۆن لە پێم بڵێەوە دێتن بۆمان بەمەعمەل دروست دەکرێت بەمەعمەل دروست دەکرێت بڵێ تێ دەکرێت شەکرەکەی تێ دەکرێت یعنی یعنی سروش نییە بە تەبیعی ناو سروش نییە سروش نییە باشە تۆ پێم بڵێ بەڵێ یعنی خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی دەبێت ئێستا لەو فترەیە هەندێکجار دەگوترێت وەرزش ناکەن بێتاقەتن بەڵام هەندێکجار دەڵێن کە کوالیتی خۆراکەکان خراپە بەزەبت لە کوالەتی خراپ خواردن خراپە بڵێ تۆ وەکو دوکاندارێک پێ دوای کوالیتی خۆراکەکان لە ئاستی پێویست نیە نەخێر چۆن سەبارەت بە کوالێتەکان بەڕاستی بۆ شێوەی نییە سەحی نییە زۆربەی زۆری بزانە ئێستا ئاوی تەماتەمان هەیە مەسەرەن ئاوی تەماتەی سافی نییە جێزدەی لەگە تێکە دەکەن دەرمان لەگە تێکە دەکەن موادی حافیزەی لەگە تێکە دەکەن ماوادی حافیزە بەڵێ دەرمان بەێ جێزەر جێزەر بەڵێ هەتا ڕەنجی جوانبی ئاوی تەماتەکە جوان دەرچی یعنی هەر خۆراکە کە دێ فێڵە چی لەگەڵ زۆربەی هەر بابەتە و نسبەی خۆی باشە پێ ئێمە باسی خۆراکەکانمان کرد بابینە سەر خەڵکی خۆشمان بەڕاست خەڵکی خۆمان ئەو جۆرە ینی خۆراکانەی دەوێ لە دوای هەرزان دەگەڕێ یان بۆتە قوربەسەری هەرچی بێت تووشی ئەوە دەبێت بەخوا ئێستا ئەوەی زمانی جاران نەما خەڵک لە دوو موادی باش بگەڕێ ئێستا هەموو شتەکان حازرە دێتە بەردەستی و دەکڕی و دەیخوا خەڵک لە دوو هەرزان دەگەڕیان لە دوو بەخوا لە دوو کوالێتی هەیە لە دوو کوالێتی دەگەڕێ هەیە لە دوو هەرزان دەگەڕێ حەسەب شتریە تاریخی لێ دەکاتەوە مامسا چۆن وێ گیانەکەم وڵای ئێستا برنسیات و وڵی وەرە لەسەر ئەو مراکەشدانێت سەرخەشی لێ دەبزان کو دەتاوێتەوە داوێتەوە بخۆم لە شەریکەشی بوومە ئیشم کردیا برنسە بۆ بەسەر چووە بۆ نەکەمان هاشتە ناوێ کەستەکەکەمان دەرهینەیە تاریخەکی نوێمان لێدا بڕۆ لە بازاڕێ بۆ خۆت بخۆم ئەوی شەشم کردێ لەگەری لەگەڵ یانەوەی ئارێوەڵا لەگەر بوومە باشە تۆ پێم بڵێ ئەو برنجانەی کە لە بازار هەیە ئەگەر تاقی بکەینەوە بەڕێی تو چەندی لە سەدا چەند ئۆکەی پێ دەدرێت چەندی باشە چەندی خراپە کرۆڵای بەم برنجەکان هەر هەمووی خراپە هێتی چ بکەین چ بخۆین کە وڵی برنجی مەخۆ برنجی هەموو نەخۆشیە ئەی خۆمانە ئارێوەڵە وڵا خۆمانە باشترە کاکە خۆمانە دەزانین کو دروستاکرێ کو دەچاندرێک و ئەوە دەکرێتە هەموو دەزانین بەرامی خۆمانە بەزەوێت کە ئەوە لە تووشا دێتن هەموو لایلۆنە کەواتە تۆ دەڵێ بەخوا تاریخی نوێمان لێتدا باشە دەخۆی لە ماڵە وڵی خۆمانە باشترە بەسیە هەیە ئیمکانیەتی نییە گەنا تەبعان برنجی خۆمان سەد قال لە برنجانە باشترە سەبارەت بەڕوون بە زەید هەر هەمووی بەسیە چی برێ ئێستا برێنەرێ سەتانەوەتی ئەشیەکان هەمووی دەرێ دێ زۆر جار دەگوترێت ئەو خواردنانەی کە دێن حکوومەت زۆر پشکنینی بۆ دەکات بەڵام هەندێک لە ناو کۆگاکان سەختەی لەسەر پرتفێری تێدا دەکەن ئەو تاریخە بەسەر چوە تاریخەچکەی لێ دەدا زۆریان دەکەن نانم هەمویان بە زۆر ئەدی باشە تو چۆن شت دەکڕی وڵات تەماشای تاریخەکەی دەکەم و ئەگەر دڵنیای کە ئەو شتەی دەکڕی سەلامەتە ئەوەی لە هەیە لەزگەی لێدا لەزگەکە دیارەگە تۆزێک دیقەتی بە جوانی دیارە ئەوە لەزگەی چانێداوە هەیە تەماشا ناکەوە یەکسەر دەیکرە و بڕە بە زۆریشی لە بەغدایەوە ئێستا دێ ئەوەی بەسەر نەچووە لێوە دەهێن لە خەتی بە بەغداوە بە بەغدادێ بە زۆری بێدادێ لەوێ ئەوەی بۆ ناکەن پشکنی نوشتی بۆ ناکەن ئێستاگە لە خەتی تورکیا و ئێران و منتقانەوە بێ پشکنی بۆ دەکەن خۆی بە زۆری لە خەتی تورکیاەوە دێ بەس لە خەتی بەغدا پشکنی بۆ ناکەن و ڕاست دەهێنن بە زۆری
کەواتە زەحمەتە کۆنتترۆلکرد بەخوای زەحمەتە زەحمەتە. وڵای خۆگە مەقسەدی ئەمە پیان دەکرێت بەڵام تۆ ئەوەت بینیوە حەق خواردنێکت کڕی بێ خراپ بوو بێ کڕمە هەبووە. دوو جارم کڕی خراپ بوو وڵا برنج بوو برنج بۆم بردەوە کابرای پارەکەم لێوەرتۆ وەریگرتەوە تماگەرەوەژ نەکە ئێستا تەلەفۆن دەکەم بۆ ئاسایش ترسا کاک. ترسا وەری گرتەوە چی بوو برنجەکە بەسەر چوو بەسەر بەسەر بۆ لەزگەکیان لێدا بوو ئەسە تاریخی نوێ کە برنجەکەت خوارد تامی خراپ بوو. خواردم لە لێنانەکەی زانیمەوە بەسەر چوو. بەس کێشەمان لە برنجیان لە ڕوونیش کێشەمان هەیە. هەموو تشتێک هەیە هەمووی هەری وڵا لە ڕوون لە هەموو شحی لە حواڵی تێدا یعنی ئێستا کە تۆ کە دەیتە بازار دەست لەسەر دڵتە دەڵی خوایە دەبی ئەو خواردنەیە من دەگەڕن لێ دەگەڕێنە کۆ یەکی باوەڕ پێکرای بژی بۆ ئەوە نوێ ئەوە کەونە یعنی پارەی زیاتر دەدەن بەس باش ئارێ وڵا برنجی خۆمانە باشیانی ئەوانەی لە خۆمانە باشترە خۆمانە باش ئەگەر غەشی لەگەل نەکرێ خۆمانە خواوە برنج نییە و هەندیان مندیانە خۆ برنج نییە وەڵا مادەی لایلۆ نیە هەموو دای حاجی وایە شەکە ئێواکو یعنی برنجی خۆمان ئەو برنجانە لایلۆنن دروستکرا خۆماڵی نییە خۆماڵی نییە چۆن تامەکەی وا دیارە ئارێوڵە باش تامەکە ئەی خۆماڵی نییە برنجی خۆماڵی خۆشترە بەس جا مەجبورە دەبێ هەر بکڕێ ئەو لە بازاڕێ هەر ئەوە لە باز داوا لە حکوومەت ناکەن چاودێری زیاتر چاودێری باشە زۆر باشە لۆ ملەتی باشە لە حکومەتش باشە ئەمە فاسولیە ئەمە ئۆندۆکە ئەمە فاسولیە بەڕاستی ئەمە جیزە ینی جیز لە فەردەیشی کراوەکە نەتاریخی ئەکسپایر لەسەرا ئێستا فاسولیە بەسی بزانم لە گونیەکە دەرێتن لەو پلاستیکان دەکرێتن گونیەکە فڕە دەرێتن تاریخیش لەسەر گونیەکەیە پاراستنی گیانی هاوڵاتی پێ دوایە بەس ئەرکی حکوومەتە یان دەبێت دوکانداریشم هەردوو لە بازرگانی تەواوکەری یەکدرینە تەواوکەری یەکدرین بەڵام بەڕاستی زیاتر ئەو دوکاندارە ینی ئەو زیاتر کە جاری وایە چکرد بەڕاستی حکومەت ئەو ئەشیاد کە دێتن لای دوکاندارەکە دەمێنێتەوە کە لژنێشەی بە دووەتا چونکە ڕاستەوەی بەڵام دوکاندارێک کە ئەکسپایرەکەی بەسەر چوو دەتوانانی لایانی پەیوەنددار ئاگادار بکات دەتوانانی کۆمپانیای کە لێ دێنی ئاگادار بکاتەوە دەتوانانی خۆی ینی فڕی دەداتن نازانم چی لێ دەکاتن ینی بەڕاستی خۆی دەبێت عیلاجی بکاتن لە دوکانەکەی نەمێنێتەوە. زۆر جار دەگوترێت بەدەر لەوەی خۆراکەکان بەرهەمەکان بێنە بازار کێشە لە کۆگاکان ئەمە تا چەند ڕاستە بەڕاستی ئەمن بەخۆم یەک بوومە لەوانەیە کە تۆزێک شارەزانم نەوبارە هەیە ئیشی تێدا دەکەم ئەنی هەندێک کۆگا هەیە لەسەر ڕێی گوێر ئەگەر معلومەت هەبی گومرێک گومرجی هەولێرە و زەلای پشتەوەی هەمووی کۆگای خواردەمەنیە بەعام ینی پاکەرەوە خواردەمەنی هەموو بابەتەکانی تێدایە یعنی ئەمن زۆر زار دەبینم شیری منداڵ یا کۆمەڵک موادی کەوا حەساسن ئەنی هیچ سارد و گەرمیەشی ستانداردیان تێدا نییە هەیە بەڵام ئەو ڕێژەی سەداسەدەی کە لەسەر بڵێن ئەو لۆگۆیە ئیشارەی پێدرای ئەوە نییە کێشە لە کۆگاکانی ئەتو مارکێتەکان لەوانێک کابرات 4 دانە 6 دانە کارتۆنش لێنی بەڵام لەوێ بە هەزاران تۆن هەیەوە نیە هەنی خەزنکردنەکە لەوانەیە بە شێوازێک دەمینێتەوە ئەو شێوازە ناتەن دروستە ئێمەش بەکاری دێنی لەوانێ لە ڕووی پاکەرەوە بەڵێ ئێستا مۆجود عنی لە بە ڕۆژ نەبی لەوانەیە بەڵام جەمەلۆنەکان ئەو چەندەویچ پەنەڵانە لەوانێ ئەوەندە ستاندارد نەبن بتوانن بەرگری ڕۆژ بگەڕێن هەندێک حالەتەیە لەوانێ ئەو بەرگریان نەبی گەرمی دەداتە خوارێ هەڵمەچی دەکە کارەسات دروست دەبی حکوومەت چاودێری ئەو کۆگایانە بکە بڵێ ئەکید حکوومەت بەڵام ئەمەی تاچش دەبی هۆشیار بین ئەگەر تا هۆشیار بوو حکوومەتیش چاوەچ کراوەی دەبی چکە ئەمە چاوی حکوومەتین ئەمە هەمومان بەرپرسیارین لەو حاڵەتە ئەمن کە دەستمە کۆگای کە دەستمە دوکانە کە قسەی ناکەم ئەمن تاوانبار بمنەوەنەیە یەکەم دوای دەگەڕێتەوە لە بۆ بەرپرسیارەتی حکوومەت. بەڕاست ینی شیری منداڵانیش بازرگانی پێوە دەکرێت بە تاکیدی لەبەرەوەی لە پێشودا تەنها کتابێکەکرا بە نمونە ئەو شیرە بێتەوە داخلی عێراق یا کوردستان بێ بەو شێوازە ئەو ستاندەرانە چێک ناکرێت یعنی ئەو شیرانە بە نمونە ئەم شیرە لە پلەی گەرمی بۆ وڵاتێک دروستەکرێت بە نمونە بڵێن بۆ بریتانیا لە پلەی گەرمی ئەوان پلەی گەرمی ئەوان جیاوازترە لە وڵاتێکی وەک خۆمان لە پلەی گەرمی ئەڵێ
بنمونە سی بێ یا 35 بیان شتێکی وابێ ئەو شیرە بۆ کوردستان نەشیاوە لەبەرەوەی پلەی گەرمی ئێرە بەرزە ئەوە احتیمالی تێکچوونی لێ ئەکرێ بۆی ئەو پلەی گەرمی بەرزی و تێکچوونی پلەی گەرمی و بۆ هەموو پێکاتەکانی کە پێویستەکە فحوساتی کیمیکەڵی بۆ بکرێ بۆی بزانین ئایا ئەو پێکاتەی مادانە بە فعلی تێدایە فحوساتی بایۆلۆجیکەڵی بۆ بزانین بەکتریا تێدا گەشاکەیان کەواتە کۆمەڵێک فلتەرە بەڵام ئەگەر گریمان شیرێک یان ڕوونێک یان برنجێک کە ئەکسپایر بێت ماوە بەسەرچوو بێت پێکاتەکەی وەکو پێویست نەبێت بەڕاست زیانەکانی چی دەبێت ئەوە لە ڕووی کیمیایی و کۆمەڵی کالێک وانە ڕوئەدا بە تاکیدی زەرمەندی ئەوەڵ و کۆتایی خەڵکە بێت لەبەرەوەی بەکارێنێ بەڵە تووشی احتیمالی ژاراویبوون هەیە تۆکسیە چەند جۆرێکی ئەو ژاراویبوونە لەوانەیە بیدایی بێ مامناوەند بێ یاخۆی تون بێ یعنی ئەوەش بەپێی دوایەوەی تەشخیصەکرێ ینی کەسانێک کە بەنمونە تووشی کۆمەڵە ئاڕازی لاوەکی ئەکاواتە تووشی مەشاکلی تۆکسیە نیشانەکان سەرەتایی دەردەچن نەخۆشیەکان یاخود درێژخایەنن بە گوێرەی نیشانەکان بەنمونە ئەگەر لە ژاراویبوونێکی بیدایەتی بێ بە چەند ئاڕازێکی لاواز دەست پێەکە بەڵام ئەگەر تون بێ وردە زیاترە بێ هەتاگا بە ژاراویبوونێکی تون لەوانەیە مردنی لێ بکەوێتەوە بەپێی توندی ئەو ژاراویبوونە یاخود ئەو ژاراویبوونەی کە دروست بووە لە خۆراکەیە یاخود لە شیرە یاخود لە دەرمانە بەپێی ئەوە ئەگۆڕێت باشە کەوایە دکتۆر پێت وایە ئاسایشی خۆراک لە کوردستان هەیە یان تا ڕادەیەکی زۆر فرامۆش کراوە و کەرتە دەبی گرنگی و باخی زیاتر پێ بدرێت بەتاکید من داواکاریەکمێ لە بەڕێز کاک مەسرور کە لەم کابینەیەدا کە یەکێک لە میشوکارەکانی هەرچەنە وەکو ئاگدار بم کە یعنی تەمەنای ئەوە ئاکەوە هەوڵشیەوە بۆی کە بتوانێت دەستگایەک دروست بکە بۆ فەحوساتی دەرمان و خۆراک و پێداویستی شیر بۆی ئاسایشی خۆراک و دەرمان و شیر باش بێ پێویستی بە دروستکردنی موسسەیەکە بەڵام بەو دەموچاوانانە کە پێشتر لە وەزارەتی تەندروستی و کوالیتی کۆنتڕۆڵ دابوون بەڵکو کەسانی کە بێن پێشەوە بۆی بتوانین ئەو ئاسایشەی کە باسیەکەن دابین بکرێت خەڵکێک بۆتە قوربانی بە تاکیدی خەڵکانێک هەیە بە ئێمە ئەگەر ببینی هەر ئەو شیرە لەوانەیە ڕێژەی ئەو گلوکۆزەی تێدا بێ یعنی هێندە زۆر بێت لە داهاتوودا جیلێکمان بۆ دروستکە هەمووی نەخۆشی سوکۆری هەبێت کلۆربوونی ددانی هەبێ ئەمە چیە ئێستا لە نێو کۆمەلگای ئێمە زۆرترین ڕێژەی توشبوونی نەخۆشی شەکرا شێرپەنجە چوزانم ینی پاڵە پەستۆی خوێن وەکو دەڵێن زەخت زۆر یان هێشتا زیاتر بن ئەمە یەکێک لە لایەنەکانی کە ئەگەڕێتەوە بۆی کە خەڵکی خۆمان ینی وەعیەکەیان باش نیە ئێستا بەنمونە کۆمەڵە خەڵک لە ژێر ناوی پاشگرێکی دینی ئەکا بە ناوەکەوە لەوانەیە تیجارەت کا بە شیر بە دەرمان بە خۆراک بەس خەڵکەکە کە ئەو پاشگرە ئەبینێ تەوقعی ئەوواکە کە هەموو شتێکی باش بێ بەڵام ئەو یعنی بینینەمان بەستە نابا بە چاو نەبێ با بە عەقڵیش بێت لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان کاری بۆ ئەوە کردووە کە چاودێری بازار بکە و ئەو کاڵایەنە و خۆراکانەی ماوە بە سەرچوون دەستیان بەسەردا بگیرێت. هەولێر وەکو نمونەیەک دێنمەوە بێگومان لە سلێمانی لە دۆکش لژنە هەیە سەردانی مەیدانی لژنەی باڵات 474 سەردانی مەیدانی کردووە سەرپێچی 418 سەرپێچیان بینیوە و داخستن 108 شوێن داخراوە ینی خۆراکی ماوە بە سەرچویان فرۆشتووە ئەمە بەڵگەی قامێتی هەولێرە و ئاگاداری کۆتایی 299ە غەرامەت چییە؟ چەند کە سزا دراوە لەوەی کە سەرپێچیان کردووە کۆی گشتی سزای پێبژاردن 144 ملیۆن دیناری عێراقی بووە بەڵام ئەگەر بەراوردێکی پێ بکەین لەوەی کە شۆفێران چەند سەرپێچی دەکەن و ئەو بازرگان و دوکاندارانەی کە چەند سەرپێچی دەکەن لە هێنانی خۆراکی خراپ بێگومان ینی جیاوازیەکی زۆر دەبین. زۆر زار قسە لەسەر ئەوە دەکرێت کە برنجە ئاوی تەماتەیە جوزانم فاسۆلیە بەشێکی زۆر لە خۆراکەکان ئێستا لە هەرێمی کوردستانە خەڵک دەڵێ ینی بەڕاستی خۆراکی ڕاستەقینە نین دروستکراون ئەما تا چەند ڕاستە؟ بەڕاستی وەزارەتی بازرگانی و پیشسازی
ڕۆلێکی هەیە دابش دەکەێتە چەند بەش و هەنگا و چەند قۆناغێک بۆ نمونە دەبێت ژنگەیەکی یاسایی زۆر گونجاو هەبی هەتاکو و ببێتە چەترێک لە بۆ ئەوەی کە ئیش و کارەکانی ئاسان بکات بۆ نمونە ئەگەر هاتوو یاسای پاراستنی بەکاربەر کارا بکرێت لە هەرێمی کوردستان ئەنجومەنەکە دابمەزرێ ئەو کاتی وا جۆرێک لە دەسەڵاتمان پێدەدا کە تیمەکانمان کارمەندەکانمان بتوانن لە ناو بازار لە دەرەوەی بازار لە کۆگاکان چاودێری ئەنجام بدەن بەسەر کۆمپانیەکان بەسەر بازرگانەکان ئەو کەلوپەرانێکە دێ بڵێ چاودێری هەیە ڕاستە بەڵام پێ دوای هێشتا وەکو پێویست نیە ئەو یاسایە دەسەڵاتێکی پێ بدرێ یاسای پاراستنی بەکاربەر ئەو ئەنجومەنە دابمەزرێ جۆرێک لە ئیشکردنی جیاواز لە بازار وەڵچاو دەکرێت بۆ نمونە دەتوانین لە خاڵی گومرگەوە کەدا هەر کاڵایە کە خواردنێک داخلی هەرێمی کوردستان بێ تاکو دەگاتە دەستی بەکاربەر کە بەکاری دەینی ئەوە وەکو بڵێ زنجیرەیەک لە بەدواداچوونە لە چۆنەتی بەکارهێنانی پاراستنی ئەو هاوڵاتیە لە ئەو کاڵایە بەرواری بەسەرداچوونی ئەو یاسای بۆ کاران ناکرێت لە دەستپێکی بەکاربوونی بەڕێز وەزیرەکانی ئەو کابینە نوێیە جەنابی وەزیر نووسراوێکی ئاراستی ئەنجومەنی وەزیران کرد بۆ ئەوەی کە فەرمانێک دەربچێتن هەتاکو ئەو ئەنجومەنە کارا بکرێت قڕسترین سزا ئێستا چی؟ هەروەکو باسم کرد لە 50,000 هەتاکو 1 میلیۆن دینارە لەسەر کۆمپانیا یعنی ئەگەر کۆمپانیایەک ژەهرێک بێنێ لە دەرەوە بیدات بە گیانی هاوڵاتی 1 میلیۆن دینار ئەو کاتی لەوانەیە محکەمەکان لایانی پەیوەندیدا وەزارەتی ناوخۆ ئەو کاتی بدرێتە محکەمە تەوان ئەو کاتی سێ قورستر دەی بەڵام ئەوەی لە دەسەڵاتی وەزارەتە ئەو تیمە چاودێریە تەنیا 1 میلیۆن دینار دەسەڵاتی هەیە سزا بەسەر ئەو سەرپێچکارانە بسەسپێنێت چێ دەزانی ڕوونێکی زەی دێتە کوردستان خەڵک پێی وایە ئەمە لە سروشتەوە دروست کراوە خەڵکێک دەڵێ زۆر جار لە پاشماوەی کۆمەڵێک مشتاقات دروست دەکرێت کە زیانی بۆ تەندروستیە کەسێک کە نەخۆش بێت دواتر پێی بمرێ چێ دەزانێ ئەمە لە ڕێگای ئەو ڕوونەوە بۆ یاوزەی ڕاستە لێرە چەند شتێکی پێویستە ئاماژەی پێ بکەم بۆ نمونە کوالەتی کۆنتڕۆلمانە لە دەروازەکان وەزارەتی دارایی ڕێکەوتنیی ساڵانی ڕابردوو ئەنجامداوە لەگەڵ چەند کۆمپانیایەکی بیانی بۆ ئەوەی کوالەتی کۆنتڕۆل لەوێ دەست بەکار بێ ئەو مادەی ئەو خواردنەوەی کە دێ تەمەشای دەکەم بزان ئایا دەشێت بۆ بەکارهێنانی مرۆڤ زۆربەی ئەو مادانی کە دێنە ناو هەرێمی کوردستان بەو دەواازیانە دێن بەڵام ئەو تێبینیانە زۆر گرنگن پێویستە زیاتر بە شێوەیەکی زانستی تەمەشا بکەین ئایا بۆ نمونە باسی زەیتت کرد ئاوی تەماتە لەو وڵاتانی کە دێتن تەمەشای سوپەرمارکەتەکانی وام بکەیت ئەو مادەیە وجودی نییە بەڵێ لەوانەشە تەنیا لەوێ دروست بکرێت دەنووسێ تەنیا بۆ دەرەوەی وڵاتی خۆیان کەواتەوان ئامادەنین ئەو کاڵایل بۆ هاوڵاتیانی خۆیان بەکار بهێنرێ ڕەوانەی دەرەوەی بۆ نمونە زەیتێک 1 لیترە لەوانەیە بە 1000 دینار بێ بە 1000 ڕۆبعەکە بێ گولە بە ڕۆژە چەند کیلۆی پێویستە هەتاکو بکرێت 1 لیتر زەیت بۆ نمونە زۆری دەوێت باشەکەوای گومانتان هەیە ئێوەشدا گومان نییە ئەوە پرسیارە ئەو پرسیارانە ئاراستەی لایانی دەتوانین خۆمان بکەین و لایانی پەیوەندیدار بکەین کە دووبارە و سێبارە سەر لە نوێ پێداچنەوە بە ڕێنمایەکان بکرێ ئەو کابینەیە کابینەی دەست بەکاربوونە کابینەی پاراستنی مرۆڤە بەڵێ خزمەتکردنە ئەوەش لە بەرنامەماندا لە وەزارەت ڕۆژانە لە کۆبوونەوەین لەگەر بەڕێوبەرەکان لەگەر کارمەندەکان چۆنیەتی باشترکردنی ئەدای وەزارەت و هەروەها ئەو ڕێنمایانێک کە هەیتمان کارای بکەین و بەکاری بێنین. وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان نایشارێتەوە کە سەرەڕای بوونی لیژنەی چاودێری لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لە کاڵای خۆراکی بەسەرچوو لە نێو بازارەکانی هەرێمی کوردستان هەیە. بەشێک لە شۆفێران لە هەرێمی کوردستان کە سەرپێچێکی هاتوچۆ بکەن بە 100,000 یان زیاتر لەلایەن پۆلیسی هاتوچۆ سزا دەدرێن. مەبەستەکە وەکو خۆیان دەڵێن پاراستنی گیانی ئەوانە.
بەڵام لەم وڵاتەی ئێمەدا ئەگەر بازرگانێک کاڵایەکی بەسەرچوو خۆراکێکی بەسەرچوو بێنێتە ئەم بازارە و بە گیانی هاوڵاتیان ساغی بکاتەوە ئەوە بەپێی یاساکانی ئێستا ئەم بازرگانیە 50,000 تا ملیۆنێک دینار سزا دەدرێت کە وەزارەتی بازرگانی پێی وایە ئەو بڕەپارەیە وا دەکات بازرگانەکان بیر لە کاڵای خراپ بکەنەوە بیهێنە هەرێمی کوردستان و بە گیانی هاوڵاتیان ساغی بکەنەوە. چارەسەر لای ئەنجومەنی وەزیرانە. وەزارەت دەڵێ کتابمان کردووە نووسراوێک ئەگەر ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر بدات دەستکراوە دەبین و هەر بازرگان و کۆمپانیایەک بەرهەمی خراپ بێنێتە کوردستان سزای توندی دەدەین. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.